بەڵێ بەڕێزان لەسەر پرسی سیاسی داهاتووی عراق و ئەگەری دروستبوونی حکوومەتی یاخود پێکهێنانی حکوومەتی نوێی عراق گفتوگۆ لەگەڵ بەڕێز فەرحان جەوهەر چاودێری سیاسی دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. بەڕێز فەرحان سڵاوت لێبێت. لە دەستپێکدا دەمەوێت بەمە دەست پێ بکەم. ئەمڕۆ لە گوتارەکەیدا سەرۆک بارزانی باسی لەوە کرد ئەگەر عراق دەستور جێبەجێ بکات زۆربەی کێشەکان حەل دەبێت. لایەنە سیاسیەکان هەمویان لە خەمی ئەوەدان کێشە حەل بێت. ئەگەر ڕاست دەکەن ئەوەندە خەمی حەلبوونی کێشەیانە بۆ دەستور جێبەجێ ناکەن. سڵاو لە ئێوەش بێ. بەڵێ ڕاستە ئەمڕۆ سەرۆک مەسعود بارزانی زۆر بەڕوون و ئاشکرایی باسی کێشەکانی ئەمڕۆی ساحەی عێراقی کرد و هەروەها باسی پرۆسەی سیاسی کرد و هەروەها ئامادەی هەرێمی کوردستانیشی بە هەموو شێوەیەک پیشاندا کە بەڵێ ئەگەر نیەت هۆیە و ئەگەر پابندن بە دەستورەوە ئێمە کێشەمان لە نێواندا نابی و کێشەکان ئەوانەی هەشن هەمویان چارەسەر دەبن زۆر بەڕوونی و بە تەکید ئەگەر هەموو لایەک و بە تایبەتی بەغدا دەست بە دەستورەوە بگرێتن بە پێی میزاج و کەیفی خۆیان خاڵەکان و مادەکانی دەستور هەڵ نەبژێرن ئەوانەی لە بەرژەوەندی واندایە پێی لە سەردا بگرن و ئەوەی لە بەرژەوەندی ئەواندا نییە یان لە بەرژەوەندی دەسەڵاتی هەرێمەکانە ئێحمالی بکەن و جێبەجێ نەکەن بە تەئەکید کێشەکە ئاڵۆزترە بێتن و لەوەیکی ئێستا هەیە. هەموو ئەو قەیرانەی ئێستاکە لە عێراقیش هەیە ئەوەیە کە هەموو زۆربەی مادە دەستوریەکان پێشیر کراون. خۆتان نەزانین پرۆسی سیاسی عێراق ئێستا لە سیاقاتی دەستوری خۆی دەرچووە بە هەموو شێوەیەک دەرچووە. بۆیە گەڕانەوە بۆ ئەم دەستورە زامنی پێکەوەبوون و زامنی چارەسەرکردنی کێشەکانەکە زامنی ئەوەیە کە پرۆسی سیاسی عێراق بەردەوام بێتن بەو شێوەیە کە لە پێشتر هەبووە هەرچەندە گیر و گرفتی زۆر هەبوونە هەرچەندە کەم و کوڕەیەکی زۆر هەیە بەڵام بە تەئکید تێگەیشتنێکی باش ئێتە ئاراوە ئەگەر بەپێی ئەو دەستورە بێت کە هەمومان دەگمان بۆداوە. بەڵام تاکو ئێستا بە تەئکید ئەوان پابەندی دەستور نابن بەو شێوەیە کە هەیە یان پابەندی ئەو مادانە نابن کە دەسەڵاتی داوە بە هەرێمەکان و بە هەرێمی کوردستان لە نێوانیاندا کە دەسەڵاتەکانی خۆی بەکاربیێنی زۆر جار بە پێی لە بەغدا تەجاوز کراوەتە سەر ئەو دەسەڵاتانێک کە لە دەستوردا بە هەرێمەکان دراوە و هەرێمی کوردستان دراوە بۆیە کێشە و ئاڵۆزی پەیدا بوونە. و هەروەها سەرۆک مەسعود بارزانی ئەوەش ڕاگەیان کە بێدڵنیابن خەڵکی تریش هەبووە لەوان بتواناتر کاتی خۆشی گوشاری زۆر لەسەر هەرێمی کوردستان کردووە لەسەر خەڵکی کوردستان کردووە بەڵام ئەنجامەکە دیارەکە ئەوان لەکوێن و ئێستا خەڵکی و هەرێمی کوردستانیش لەکوێیە. یعنی نیشانەی سەرکەوتنی ئێرادەی گەلی کوردستانە بەسەر هەموو ئەوانەی کە بە زمانی هەڕەشەوە لەگەڵ خەڵکی کوردستان قسە ئەکەن. زۆر باشە هەرەوەی کە باست کرد لەبەرەوەی کە دەستور جێبەجێ نەبوو ئەوە حکوومەتە ینی تا ئێستا پێک نهاتوو کێشەکان بەردەوامن تا ئێستا ئەمەش بۆ ئەوەی کە سەدر لەو هاوپەیمانێتیە بکشێتەوە. پرسیارەکە ئەوەیە دوای کشانەوەی سەدر پرۆسی سیاسی عراق داهاتووی عراق چی بەسەر دێت حکوومەتە پێک دێت یاخود سەدر بۆ هەڵبژاردننی پێشوەختە خۆی ئامادە دەکات عراق چی بەسەر دێت؟ بەڕاستی تەبەن دوای ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەی عێراق لە ساڵی ڕابردوودا مەشهدەکە ئاڵۆز بوو و هەروەها پێشبینیەکانیش ئەوە بوون کە بەڵێ دوای ئەم هەڵبژاردنە دۆخی عێراق خراپتر ئەبێتن. خۆتان ئەزانن کشانەوەی سەماحەتی سەدر لە پرۆسەی سیاسی عێراقدا کێشەکە گەورەترەکە کێشەکە ئاڵۆزترەکە بە هەموو شێوەیەک هەوەی تاکو ئێستا وازحە کە بەڵێ مەشهدی عێراقی لە ڕووی سیاسیەوە یان پرۆسەی سیاسی لە عێراقەوە لە بەلاڕێدا چووە و هەروەها لە سەرچکەی خۆی ناڕوە و مەترسیەکی جددی ڕوبەڕووی عێراق بووتەوە ئێستا لەو کاتەدا کە هەموو لایەنە نێودەوڵەتیەکان لایەنە دیبلۆماسیەکانی ئەو دەوڵەتانە هەتا لە ناوچەکەش و لە ناو خەڵکی عێراقیشدا دەستیان لەسەر دڵیانە بۆ ئەوەی بزانن لەم ڕۆژانەی داهاتوو چی ئەکرێتن. بە تەئکید حکوومەت بەبێ ڕەنگە بتوانن بەلایەنەکانی تریکە لە ناو پرۆسی سیاسی انتخاباتەوە هەنە یان لە ناو پەرلەمان هەنە بتوان حکوومەت پێک بێنن بەڵام ئەم حکوومەتە بە هیچ شێوەیەک لە بەرامبەر ناڕەزایەتیەکانی خەڵک ناتوانێت بوەستێ و هەروەها ناڕەزایەتی سەر هەڵاداتەوە بە تایبەتی ئەگەر مقتەدا سەدر پشتگیری هەر حکوومەتێک نەکاتن لە عێراقدا بە تەئکید ناڕەزایەتی جارێکی دیکە سەر هەڵبداتەوە جارێکی دیکە شەقامی عێراقی بخرۆشێت. بەڵێ بە تەئکید شەقام ئەخرۆشێتن بە تەئکید ناڕەزایی سەر هەڵئەداتەوە خۆپیشاندانەکان ئەکرێنەوە ئەم جارە زۆر بە تونتریش لە جاری پێشووتر ئەگەر وابێت چی ڕۆدات و سەماحەتی لە ناو پرۆسەکەدا نەبێتن.
بەڵێ ئەمە سەرئەکێشێ بۆ ئالۆزی گەورە ڕوئەداتن بەڵێ سەرئەکێشێ بۆ ئالۆزی گەورە ڕوئەدات تەدەخولاتی ناوچەیی و نێودوڵەتی لە باردۆخی عێراقە بێتن چونکە خۆتان نەزانن عێراق هەر بەخۆ سەروەریەکەی لاوازە و دەستخستنی دەرەکی زۆر تێدا فراوانە و هەروەها سەرئەکێشێت زۆر نزیکیشە بڵێن خوا نەخواستا کە بە هیچ شێوەیەک تەمەنای ناکەین سەرکێشێ بۆ شەڕی ناوخۆش لە عێراقدا کە لەو حاڵەتەدا وەکۆی کە دەڵێ خوا نەخواستە ئەگەر خوا نەخواستە ڕوویدا کورد چی بکات؟ بەڵێ بەتەکید کورد ئەبێ لەم مەسەلەیەدا تەوان تاکو ئێستا کە دیارە کورد وشیارە بەرامبەر بە باردۆخی عێراق و بە حەزریشەوە تەعامل دەکاتن و بە هەموو شێوەیەک کوژداریشیان داوە هەتا جەنابی سەرۆک مەسعود بارزانی و سەرۆکی هەرێمی کوردستان کاک نێچیروان بارزانی کە داوای لە هەموو لایەنەکان کردووە زەبتی نەفس بکەن و لەم کاتەدا لە هەموو کاتێک پێویسترە کە لەگەڵ یەکتر دابنیشن و حیوار بکەن بۆی عێراق بەرەو ئەو هاویە یان بەرەو ئەو زەلکاوە نەڕواتن چکە ئەمە لەوانەیە قۆناغێک بی پێویست بێ عێراقیش بیبڕی ڕەنگە پێیدا بڕۆن و هەروەها لەو حاڵەتەدا هەرێم پێویستە لە مەسەلەی بە هەموو شێوەیەک بێلایەن بی لە مەسەلەیەدا تا بکرێتن ناو بژیوانی بکاتن و هەرواش دەکاتن هەروەک چۆن لە ڕابردوودا جەنابی سەرۆک مەسعود بارزانی چەندین دەست پێشخەری کردوونە بۆ گەیشتنیان بەیەکدا هەموو جار ئەم حکوومەتانەی لە عێراق لە بەغدا تەشکیل بوونە هەموو زۆربەی زۆری جارەکان جەنابی سەرۆک مەسعود بارزانی دەست پێشخەری کردووە پێکی هیناون و حکوومەتەکەی تەشکیل کردووە کە وەکو لە ڕابردووشدا بۆیە گرنگە ئەمڕۆ ئەوان بخۆشیان ئەزانن جەنابی سەرۆک مەسعود بارزانی زامنە سەمامێکی ئەمانە نەکرد بۆ خەڵکی کوردستان بۆ هەموو عێراقیش ئەم سەمامە تاکو ئێستا زۆر گرنگە دەستی پێوە بگرن و خۆشیان ئەزانن و بە تەکیدیش لەو حالەتەدا هەمووشیان چاویان لە دەست پێشخەری و ڕێیەکانی جەنابی سەرۆکە بۆ چارەسەرێک بۆ ئەم بارودۆخە و بە هەروەها بەبێ ئەو بە هیچ شێوەیەک عێراق نە ئارام ئەبێتن نە ئەتوانی پرۆسی سیاسی بەردەوام بێتن بۆ دوا پرسیارە دەکەم لەبەرەوەی کاتەکەم زۆر کەم ماوە لەبارەی وتەیەکی سەرۆک بارزانی کە دەڵێ شەڕ خراپترین شتە نابێ بیر لە شەڕ بکرێتەوە بەڵام لە شەڕ خراپتر تەسلیم بوونە ئێمە تەسلیم نابین بە کورتی خوێندنەوەی جەنابەت وەکو شرۆڤەکارێکی سیاسی لەسەر وتەی بەڵێ ئەمە بەڕاستی ئەمە گرنگ بوو و هەروەها ئاماژەشن کە بەڵێ ئێمە هەرێمی کوردستان لەژێر هەڕەشە و گوشاردایە و هەروەها بە لە زمنیەوە بە هەموو خەڵکی کوردستان و لایەنی دەرەکیش و لایەنی عێراقیشی گوت کە بەڵێ ئێمە بە هیچ شێوەیەک شەڕەت ئەکەینەوە شەڕخیارێکی بە هیچ شێوەیەک باش نییە بەڵام بیر لەوە نەکەنەوە ئێمە بە ئیرادەی خۆمان تەسلیمی ئەوان بکەین یان بیانەوێ لە ڕێگەی فەرزکردنی ئیرادە خەڵکی کوردستان ناچار بکەن ئەبێ بیر لەم خیارە نەکەنەوە ئەمە بوو پێم وایە مەدلول و مەغزای وتەی جەنابی سەرۆک مەسعود بارزانی بەڕێز فەرهان جەوهەر چاودێری سیاسی لە هەولێرە و لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ ماندوو نەبیت.